ئێمە هەرچێکێتە بەردەستمان یەک چەند فستەقی پێواکەین هەیە کیلوێکە خوا هەیە سێ محەلەبیە خوا هەیە پێنج محەلەبیە خوا یاڵەکاکە پڕیکەرەوە با بەکۆ زۆر جارمان کرد بە سوحبەت قسەی بازاڕم با بەکۆ دوێنە نییە فڕێکینەوە لە خزمەتان ناوین بەخێر بێن سەر چاومان هەر فستەقی ئەنتابەکە لە هەموو شوێنێک فستەقی ئەنتاب هەیە ئیتر بە پاکی و بە پوختی ئەخینە بەردەمتان و لە خزمەتان ناوین ئێمە پاقلاوی شیرمان هەیە جا چ شیرێک باشە ئەوە زۆر تایبەتە پاقلاوی شیرەکەمان کەشتێکی تایبەتە خۆی تورکیە پاقلاوی شیر ئێمە گۆڕیمانە بە ستایلی خۆمان ئەیکەین ئەمە ئەو دۆ درمەمان هەیە شیرینەکانمان هەیە شەکرێکی تایبەتی شیلێکی تایبەتی تیا بەکارێنین شتەکانمان گۆڕیەوە بەس ئەم فستەقە چیمانێ کردوم جارە ئێمە هاتوین خۆمان ئەین لە جیاز حەشوێکی پێ دروستەکەین ڕۆنی کەرەی فستەقی پێ دروستەکەین ئەم کەرەیە هی خۆمانە هی فستەقی خۆمانە ئەوە نییە مەسەرن لە سەڵا بێنی خۆمان دروستەکەین و ئەکەین مەسەر محەلەبەکانەوە شتێکی جیاوازە ئەمەش لە سەد وەکو خۆی بووە کاکای یاریزانی لە جوانی بوو حەزی کردەوە چاڵنجە تاقیکاتەوە دم چاڵنجێک یەکەم تی چی بێتم سینیەک هەجا هاتبوو لەگەڵ چەند برادێکی گاشتی تر بخواوتم وەرە سینێک پاقلاوە بخۆم تیکە ئەو پاقلاوی خوار خۆی پاقلاوەکەمە خۆی جیاوازە لە چیە جیاوازە سووکە نانەکانی تەنکە فستەقەکەی ئەنتابە فستەقی ئەنتاب هەر حەزەکەی بیخۆی بۆنی زۆر خۆشە زۆر جارەیەکە ئاوا بۆنێکین ئەڵێ حێلی تێکراوە قسێکی کوردەواری هەیە جام فستەقەش تایبەتمەندێکی ئەوەی هەیە کە بۆنی خۆشە تامی خۆشە لەگەڵ پاقلاوەی ناوبازاڕ فەرقی هەیە پاقلاوی ناوبازار دوو دانەش خۆی ڕێکە و کوژێ بۆ شیلێکی زۆری تیا ئەمە شیلەکەی شیلێکی کەمی ڕوونی تایبەتی تایە کە ئەتوانیت لەوانێ من چاڵنجی تۆ کەم تۆ بیخۆی ماشەڵڵا شانوێکە لە هەیە هەر کەسێک بیەوێ ئەتوانێ بیخوا من لەوتی چاوم کردو تۆ لە ئیشی شیرینیام باوکم نزیکی نیو سەدەیە یاخوالەشی ساک بە خێرکێم ئیشەیە و هەر لە مناڵیەوە کە هاتوو دەستی پێکردووە ئەڵێ زۆر جار هەبوو لە هەشت ساڵی و دەستم پێکردووە کەوشکەکەم بۆ نەگیراوە نە بچووک بووم کەوشکەکە لە قۆڵم گەورەتر بووە کە ئیشم پێکردووە و منیش کە هەر گەورە بووم هەر لەمیشیا بووم لە کۆتای قسێکی خۆشم بۆ کە تۆ بە قسەی خۆش ناسراوی بەڵێ لە خزمەت تا بین نەخوا بەخێر بێن.